ئەم دووکەڵی هێدیەتی بەرەو ئاسمانی شارۆچکەکە دەکشێت. دووکەڵی سووتاندنی پاشماوەی ئەو نەخۆشخانەیە کە ڕوو لە نەخۆشخانەی شەی شەوکەت دەکەن لە قەزای سەی سادق. بەو پێی پاشماوەکان لە نێو نەخۆشخانەکەدا و نزیک لە شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیانی سنوورەکە و هەروەها نزیک لە هۆبەکانی چارەسەری نەخۆش دەسووتێنرێت. مەترسی جدی لە سەر ژینگە و تەندروستی گشتی دروست دەکات. ناو سووتانەش کاریگەری ناتەندروست لەسەر جەسەی مرۆڤ بەجێ هێڵ و تووشی چەندەها نەخۆشیەکات. یعنی زۆربەی نەخۆشیەکان لەوان و سەرچاوەکرێکە ئەو دووکەڵی ئەچێتە سەر هاوڵاتیانە بەسەر و ماڵانە بڵاو بێت و ینی لە شوێنێکە سووتێنرێت. تەبەن هەموو دام و دەستگا فەرمیەکانی حکوومەتی لێ وەکو دادگای بەرایی سێسایەق لە پشتەوە ئاماژەم پێکرد لەوێ هەیە. ینی هیچ لایەنێک خۆی ناکە بە بەرپرسیار لەم کێشەیە. پاشماوی نەخۆشەکان کە دەسووتێنرێت بریتیە لە پاشماوی نەشتەرگەری و چەندین جۆری دەرزی و موادی بەکارهاتوو کە بۆنێکی ناخۆشی توندی هەیە و مرۆڤ باڵمژینی پێی تێک دەچێت. چالەکەوانێکی ژنگەیی باز لە مەترسیە گەورەکان ئەم سووتێنەرە دەکات و دەڵێت ژنگەی شار پیس دەکات و بەمەش کاریگەریکی زۆر لە سەر هاوڵاتیان دەدەنێت و بە جۆرێک چەندین نەخۆشی خراپی لێ دەکەوێتەوە. جگەلەوەی کەوا دەبێتە هۆی پیسکردنی ژینگە لە هەمان کادا کاریگەری خراپیش دادەنی لەسەر تەندروستی هاوڵاتیان بە تایبەتی خەڵکی ئەو دەوەرە و نزیکی نەخۆشخانەکە و ئەو نەخۆشانش کە لێو بە چارەسەرکردن وەرگ ماونەتەوە کاریگەری لەسەر تەندروستی ئەوانی ژەبێت. بۆیە پێویستە لایەنی پەیوەندیدار هەوڵێکی جدی بدات بۆ گواستنەوەی ئەو شوێنە کە پاشماوە پزیشکیەکانی تیا دەسووتێنرێت بۆ جێگایەکی تر کەوا مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان و ئەم شارە نەبێت. بەرپرسانی نەخۆشخانەی شەی شەوکەتیش ناڕازی هاوڵاتیان بەند وەردەگرن و دەڵێن پێویستە لە نەخۆشخانەدا سووتێنەر هەبێت بەڵام سەر و خۆیانیان لێ ئاگادار کردووەتەوە تا لیژنەیەک بۆم سووتێنەرە پێک بێنن. ئەم سووتێنەر لە 16/2013 بە فەرمانێکی کاریگەری بە بڕی 26 ملیۆن و 429,750 دینار بە پێکەشوی خەمدێنراوە لە نەخۆشخانەی مناڵانی سلێمانی وازا بۆ نەخۆشخانەی شەی شەوکەت لە سەی سادق. ئەمە پێویستە لە نەخۆشخانە سووتێنەرە بێ بۆ خۆ دەزانی لێرە ناکرێت پاشەڕۆی پزیشکی تێکەڵ بە پاشەڕۆی ئاسایی بکرێ چونکە ئەمە مەترسی لەسەر هاوڵاتی تەندروستی هاوڵاتیان دروستەکە. ئێستا ئێمە گلەی و گاندزی هاوڵاتیان بەند وەرەگرین و ئێمە سەری خۆمان لەو قەزەیە ئاگادار کردێتەوە. بەشی ئینفکشن کۆنتڕۆلی سلێمانیمان لێ ئاگادار کردو. لێرەشەوە داوا لە بەش ئینفکشن کۆنتڕۆلی سلێمانی و لە بەڕێز بەڕووی سلێمانی دەکەین کە بە دواچوونی جدی لەسەر و قەزیە بکەن تا بتوانین گلەی و گەزەندی هاوڵاتیان لێرە کەم بکەینەوە. بە پێی زانیاریەکانی پەیام پاشماوەی نەخۆشخانەکانی قەزای شارە زوریش لێرە دەسووتێنرێت و لە نزیک ئەم دوو کەڵاشەوە چەندین دام و دەستگای حکومی و ماڵی تێدایە. بەهۆی ئەم بۆنەوە بێزار و ناڕەحەت دەبن. هاوڵاتیان داواکارن کە شیتر ئەو پاشماوەیە نەسووتێنرێت و بە زووترین کاتیش کاربەدەستانی شار بە خێراترین شێوە هەوڵی وەساندنی ئەم سووتێنەرە بدەن. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.